ئەم کاتتان باش بابەتی ئەمڕۆمان هەر ئینتەرپۆلیشنە بەڵام مێتۆدێکە کە ناوی نیوتن گرێگۆری فۆروارد ئەند بەکوارد دیفرەنس ئینتەرپۆلیشنە یان پیاڵە نیوتن فۆروارد و بەگوارد ئینتەرپۆلیشن بەڵام ناوە کامەڵەکەی بەم شێوازەیە. ئەم مێتۆدە تۆ کۆمەڵە داتاتەیە ئەم داتایانە x0 x1 x2 x3 x4 x5 کە وایەکانیان یان بڵێن دیپندنت واریبڵەکەمان y0 y1 y2 y3 y4 تا y5 جیاوازی نێوان x1 و x0 x2 x1 x3 x2 x4 و x5 کۆنستانت ناگۆڕێت. ئەمە یەکێ لە هینەکانی ئەم مێتۆدەیە کە بەکارهێنین کە لەسەر دوو مێتۆدە بەڵام هەر وەک یەکن یعنی یەکشتن بەڵام جیاوازیەکیان هەیە کە ئێستا ئاستانەکەم. فۆروارد بۆ کاتێ بەکاردێ کە تۆ ئەو نەزانراوە کە توایەتی بیدۆزیتەوە لە منتەقا بێ. بەکوارد کاتێ بەکاردێ کە تۆ ئەو نەزانراوە کاتێ بیدۆزیتەوە لە منتەقا بێ. سەرەتا با بزانیشین ئەم خشتەیە چۆن بیناکرێ ئەو جادینەوە سەر بڵێن حالی هەنێ پرۆبلەم. طبعا تۆ بێ بۆ دروستکردنی خشتەکە ئەبێ ئەم داتا وایەکان کە لە پشت سەریەکان هەر وەکو دیڤایتە دیفرەنس لە یەک دەریانکەین. y1 ماینەس y0 کاتە دێلتا y0 y2 ماینەس y1 ئەکاتە دێلتا y1 y3 ماینەس y2 کاتە دێلتا y2 y4 minus y3 ئەکاتە دێلتا y3 y5 minus y4 ئەکاتە دێلتا y4 ئەو وەختەکانێ قۆناغی دووەم دیفرەنسی ئەمە دیفرەنسی یەکەمە ئەمە دیفرەنسی دووەم دێلتا y1 minus دێلتا y0 ئەکاتە دێلتا 2y0 و دێلتا y2 minus دێلتا y1 ئەکاتە دێلتا 2y1 دێلتا 3 minus دێلتا y2 دێلتا 2y2 ئەڕادیتە پێشتر ئەم دارم دوانە لە یەک دەرەکەین لێرادایێنین ئەم دارم دوانە لە یەک دەرەکەین لێرادایێنین ئەم جارە دوانەیە لە دەرەکەین لێرادایێنین. ناوەکەیش معلومە ئەمە y0 y1 y2 y3 y4 y5 ئەمە دێلتا y0 دێلتا y1 دێلتا y0 ئەوە شێوازیت خوارەوە هەتا کوێ تا کاتە دێلتا y05 بۆ 5 چونکە ئەمە لێرە 6 داتامان هەیە بۆ 6 داتا ئەبێت تۆ 5 دانە دیفرەنس حەسیب بکەین ئەمە 1 2 3 4 5 بە 5 دانە دیفرەنس حەسیب بکەین بەس مەرج نییە هەموویمانە ژمارەوانەیە لە ئالێرۆ بێ بە سفر یانەوانی لێرۆ بێ بەس ئەوە پرۆبڵەمەکە دەزانێ بەڵام ئەگەر ئەمە لێرە لە جیاتی 6 ژمارە 7 ژمارەمان بواە ئاهاتە لێرێشا 6شمان بوو دڵدا وای 6شمان دڵدا وڵێ 6 وایشمانە بوو هەتا داتاکان زۆرتر بێ تەوان دەلتاکانە زۆرترە بێ. یعنی بەم شێوازە چەند دێلتا y0 یەکسانە بە دێلتا y1 ماینەس دێلتا y0 دێلتا y1 خۆی چییە y2 ماینەس y1 دێلتا y0 خۆی چییە y1 ماینەس y0 ئەسامانە لە یەک دەرکە ئەم ماینەس y1 و ماینەس y1 کاتە ماینەس 2y1 کاتە y2 ماینەس 2y1 زائد y0 ئەمە فێرست دیفرەنسە. ئێستا سێکەند دیفرەنسەکەی بڵێن بۆ هەباهاوشەوە بۆ هەموو داتاکانی تریشانی مەسەرەن دێلتا y1 ئەکاتە دێلتا y2 ماینەس دێلتا y1 دێلتا y2 خۆی چییە y3 ماینەس y2 دێلتا y1 چییە خۆی y2 ماینەس y1 ئەمانە لە یەک دەرکە کاتە y3 ماینەس 2y2 زائد y1 ئۆکەی. بەعام بۆ دوو دانە ژمارەکە پشت سەریەکن وایەکان دێ yr plus 1 minus yr دێلتا yr ئەکاتە yr plus 1 minus yr و دێلتا 2yr ئەکاتە دێلتا yr plus 1 کامە دێلتا yr ئەکەمانە plus 1 ئەکە تەمان هینجواری دواییە minus دێلتا y1 طبعا هەموو جارێ ژمارەیە کەمە بێتەوە تۆ بۆ دێلتا y ئەگەر n ژمارەت هەبێ چەندانە n وایت هەبێ چەندانە دێلتا وایت هەبێ n زائد یەک وایت هەیە هەمیشە چونکە لە سفرەوە دەستپێکە ئۆکەی n دانە دێلتا وایت هەبێ ئینی ماینەس یەک دێلتا 2 وایت هەبێ ئینی ماینەس 2 دێلتا 3 بۆ شێوازە ئەڕوات.
بۆ نمونە ئەمە ژمارە ئەمە هینەکانمانە ئکسەکانمانەمە 0 1 2 3 4 5 6 جیاوازیان وەکو یەکە ئۆکەی وایەکانیشمانەمەیە ماینس 2 ماینس 1 ماینس دێتە خوارەوە دڵتەوەشمان حسێبەکەی ماینس 1 ماینس 2 کاتی یەک وایە ئەمە دلتا وای 0 2 ماینس ماینسەکە کاتە 3 حوت ماینس 2 کاتە 5 چواردە ماینس حوت کاتە حوت 23 ماینس چواردە کاتە 9 34 ماینس 23 کاتە وای سە دلتا 2 وای 3 ماینس 1 کاتە 2 5 ماینس 3 کاتە 2 حوت ماینس 5 کاتە 2 9 ماینس حوت کاتە 2 هەست 11 ماینس 9 کاتە 2 3 کات ئەبێ بە 0 2 ماینس 2 کاتە 0 2 ماینس حوت کاتە 0 چەند ژمارەتەیە 6 ژمارەتە بێ 5 دانە ستونە هەبێ بەس هەموو ستونەکانی تر سفرە لێرە 2 دانە سفر تەبێ لێرەشە 1 دانە سفری تر دەبێ 0 ماینس 0 کاتە 0 بۆ دڵتا وای 4 دلتا وای 0 دلتا 4 وای 0 کاتە 0 و 0 دلتا 5 وای دلتا 5 وای شکاتە 0 یعنی بەم شێوازە پێویست ناکات بنووسی تو کە هەموو بوو بە 0 تو باقیەکەیشی هەموو سفرە طبعا ما بۆچی وارێک دەرەچێت چونکە هۆکارێکی وازەحە هۆکارێکی وێ بە پۆلۆنۆمیاڵەکە پۆلۆنۆمیاڵێکی زۆر دقیق ینی ژمارانە هینە بێت ئێستا بە بزانیشین ئەمە فۆرمۆلە گشتیەکەمان دلتا وای و دلتا وای 0 وەرزکەین ئێرۆر لە یەکێ لە ژمارانە ئێرۆرێکمان هەبێ ئەزانین مەسان لە وای سریات ئێرۆری ئیپسیلۆنمان هەیە ئەم میرۆرە چۆن بەناو ئەم دلتایەکانە بڵاوە بێتەوە تماشاکە وای 1 ماینس وای 0 کات دلتا وای 0 وای 2 ماینس وای 1 کات دلتا وای 1 وایە ئێستا وای 3 پلاس ئیپسیلۆن ماینس وای 2 کات دلتا وای 2 پلاس ئیپسیلۆن وای 4 ماینس وای 3 پلاس ئیپسیلۆن کات دلتا وای 3 ماینس ئیپسیلۆن و هەروە دلتامانەمە دلتا وای 4 و دلتا وای 5 دووبارە دلتا وای دلتا 2 وای 0 کاتە چەند دلتا وای 1 ماینس دلتا وای 0 و لێرە نووسیمانە بەڵام ئەمەی تریان دلتا 2 وای 1 ئەمە دوانە بێت لە یەک کەم کرێتەوە کاتە دلتا 2 وای 2 ماینس دلتا 1 کاتە ئەمەکە دلتا 2 وای 1 پلاس ئیپسیلۆن ئەها دێتە ئێرە بەس ئەم دوانەت بەشاکە ماینس 2 ئیپسیلۆن دوانە لێک دەرکە دلتا وای 3 ماینس دلتا وای 2 کاتە دلتا 2 وای 2 وایە ماینس ئیپسیلۆن و ماینس ئیپسیلۆنێکی کاتە ماینس 2 ئیپسیلۆن هەر بەم شێوازە دلتا وای 4 ماینس دلتا وای 3 ماینسەکە دلتا 2 وای 3 شکاتە ئەمە هەروە بە شێوەز مەشەکە لێرە یەک ئیرۆرە تەبوو لێرە بێ بە 2 ئیرۆر لێرە یەک ژمارەت ئیرۆریتیە بوو لێرە 2 ژمارە ئیرۆریتیە لێرە 3 ژمارە ئیرۆریتیە لێرە 4 ژمارە ئیرۆریتیە تا ئەمانە لێرانی لێرە هەموو بە ئیرۆری تەماتیش هەمویان ئیرۆرەکانیان تێدایانی ئیرۆرەکە بە شێوازە تەوزیع بێ ینی بووە کۆڵێنەها هەروە ئیرۆرەکە بە شێوازە بەناو ژمارەکان تا تەوزیع بێ ئێستا بەرحاڵ لە فۆروارد ئینتەرپۆلۆیشنە ئێمە لە هەموو ئینتەرپۆلۆیشنە بە دوای پۆلۆنۆمیالێکەوەین کە پۆلۆنۆمیالێکەوەین کە هەموو داتانەی ئێمە تێر بکە یعنی چی یعنی ئێکسەکانی بینە وایەکانمان باتی بەدوای ئەوەی ئەو پۆلۆنۆمیالش بە حاڵەتی گشتی بەم شێوازەیە فۆرمولەکەی تەبان لێرە ئینی زاید یەک دانەیە چونکە ئەوتەلەی زۆر دەست پێکە ئن تا ئن ئینی زاید یەک کۆنستانتمان هەیە بدۆزرێتەوە ئەکرێ ئەمە بە شێوازێکی کەش بنووسێ ئەکرێ بەم شێوازە بنووسی ئەمە هەر هەماشتە تەنها واریبڵەکەمان لە ئەکسەوە گۆڕیوە بە ئەکس ماینس ئەکس 0 و ئەیوانیشمان کردووە بە ئەی وانی سمۆڵ ئەمە هەمان شتە هیچ فەرقی نییە ئەنی وەکو شتێکمان گۆڕی بە ئەما کردی بەم شێوازە بنووسێ باشە یعنی بۆ ئەم داتایانە ئەکرێ پۆلۆنۆمیالەکە بەم شێوازە بنووسێ وتمان باشەکە هینەکان ئیکواڵە هینەکانی کواڵە نیمە ئەکسی ئار بێ ئەمە ئەکسی ئس بێ ئەمە بەعام ناوی بنین ئەکسی ئار و ئەکسی ئس باشە ئەکسی ئار ماینەس ئەکسی ئس کاتە ئاری ماینەس ئس کاراتی کۆنستانتێ چونکە هەموو ئەو مەودای دووریانە لەگەڵێکە یەکسانە ئەکسێک تا ئەکس 0 یەکسانە بە ئەکس 2 تا ئەکس 1 کەوابوو ئەکسێک منهای ماینەس ئەکس 0 ئەکاتە مەسەڵەن ئەمەگەر پاسکەی نەمە 3 بێ ئەمە 5 بێ باشە
كوابو ما ببا حوت أكاتا سي ماينس بينج أكاتا دو وانيا يعني ويا ما الصفرة أما يكا وانيا يكي ماينس صفر كانت دو أولين يعني همشات وانين بمشي وازا بينسين أو هنا كونستانتا همشات وانين وشي وازا بينسين دو دانا داتاي بش سريك اكس ار من هاي ماينس اكس 3 كانت ار ماينس اس كانت اتش كار ليرا ار اس جماري اسمعين روكتا جماري ستركتا يعني جماري امية جماري امية مجماري صفر مجماري يك مجماري دو مجماري سي كمان ناو اس كمان ناو ار كتبا بشتي سري بشتا سري يكن بلا منك بشتا سري يك مثلا ما بها مو معنى لي كم كينوا اكس يك ماينس اكس زيرو مثلا توبتوي الالي إسا بجوان تدركويت ما شاكن أما إكس آر ماينس إكس إس كاتا آر ماينس إس كاراتي إتش أما بينا للا دايني يعني لجاتي أي زيرو كار أي زيرو يا إكس ماينس إكس زيرو كاتا إتش وانيا لما ترى كاراتي لما تري أنا إكس ماينس لما تري أنا كابي لجاتي أهم إكس ماينس إكس زيرو تيا طبعا كاتا ار اتش اس صفر كاتا ار اتش ار اكس ماينس اكس زيرو كاتا ار اتش اس صفر اس يعني اكس زيرو جماري صفر يعني جاك خو جمارة صفر نية نامبري جمارة كصفر اكس يك جمارة كي يك اكس دو جمارة كي دوا اوكي كوابو من صفر كاتا ار اتش اي امي تريان بو امي تريان امان ها اميش اما ار بو امان كاتا ار اتش اروكو اما بس أميتر أكاتا شي إكسي ماينس إكس يك أما إساكي يكا وانيا إساكي يكا كاتا آري ماينس يك كراتي إتش داواناوا كوبو إتش بو أميان إتش كيش بو أميان كراتي كاتي إتش تو كاتي إتش تو هر واتا بو سي و چوارو امانه يعني مثلا بو سي همدانا كاتا ار كاراتي ار ماينس يك كاراتي ار ماينس دو اتش 2 اي 3 واروا كاتكليبم شيوا زاب الشيوي سيكما بالنسبة إسا دلتا واي كان حسيب كين دلتا واي ار كاتا واي دوداني بال يكن وانيا كاتا واي ار بلاس يك ماينس واي ار ايه ليروا واي ار كمان هيا اي هاني واي ار بلاس يك كيش مان هيا يعني نوسين ليقدر يعني كيني كاتا اما لم يو لم هو جاري كنوسين جاري خوي دانين جاري هاتشي ار اي كاين بار بلاس 1 ام جان ليجي دارا كاين ابي بوا اما دلتا واي ار دلتا واي دلتا 2 يعني ديفرنس دوامي ما كاتشي اكا ابي اما انا ليك اما يرا اما ار كمان ار زايدك يشدو انوسين يعني هاتشي ار كاين بار زايدك ام جان انا ليك دارا كاين ايبا ما وهالوالي تخوار وحتى كوتاي او كات لهمو امانوا لم همو هاو تشيشوا اكري امانه بي اي 0 يكسانا بواي 0 اي 1 يكسانا بدلتا واي 0 كراتي دابشي اتش اي 2 كاتا دلتا 2 واي 0 دابشي 2 فاكتوريال اتش 2 وهروار فاكتوريال اتش 2 تا كوتاي كوابو امانه بيناوا بخروناو بولونوميالكت او بولونوميالك كلا اولوا دامان نابو امانش جيجي لكي بمشي وازي دي بي اكس كاتا واي 0 اكس ماينس واي 0 دابشي اتش اي 1 دلتا واي 0 وبورستا كان ديشا بمشي وازي اكس ماينس اكس 0 اكس ماينس اكس 1 دابشي اتش 2 كارتي 2 فاكتوريال دلتا 2 وهذا بورستا كان ديشا روات يستكاني من جاتي اكس ماينس اكس 0 دامن كي اتش كلا هم ينا هاو باشا داين كي اتش باشا او كات انا كمان بما ككي جمارية كلا بين الصفر انا كات بينج به
بين صفر وعناية بمشي بس مشاكل بۆچی لە بینی سەرەتەوە بەکارێنین چونکە کەی زۆر بچووکە کەی بچووکە فۆروارد بەس بۆ داتاکانی سەرەتا بەکاردێ یعنی بۆ داتایە کە ون بووە و لە بینی ئەو چەند ژمارەی سەرەتاییدایە بۆ ئەوە بەکاردێ ئێستا سیرکرد میسالەکەمانەمەیە چەند میسال باشتر شتەکەیتە دەستان. In the following table, use the Newton-Gregory forward interpolation formula to find if you do point 12, if you hash point out. داتاکان مانەمانن ئێکسەکە 2 4 6 8 دەیە وایەکانیش ئەمانن کە لە ژێرەوە نووسراون. ئێستا بە شێویستون بینوسینەوە x یەکسانە بە 2 4 6 8 وای یەکسانە بە 9.68 ئەوە دێتە خوارەوە. یە دلتاوای حەسیە بکەین کاتە ئەمە زائیدە ناقص ئەوە کاتە ئەوە ئەمە ناقص ئەوە کاتە ئەوە ئەمە ناقص ئەوە ئەکاتە ئەوە ئەمە ناقص ئەوە ئەکاتە ئەوە ئەمە ناقص ئەوە کاتە ئەوە ئەمە ناقص ئەوە کاتە ئەوە ئەمە ناقص ئەوە کاتە ئەوە دلتا تو وای سری چەندێکە سفرە دلتا تو وای فۆر چەندێکە ئەوی سفرە وەریشمان هەبێت چونکە مەجارە چەند داتامان هەیە 1 2 3 4 5 کەوا بێت 4 دانە دیفرەنسمان هەبێ بەڵام تەنها 3 دانیمان پێویستە یان 2 دانیمان پێویستە 2 دانەکەی تر سفرەکە. ئۆکەی ئەمانەوێ x کەی بدۆزینەوە 2.4 ئەوە تا x 2.4 ئەمە ون بووەکەمانە xی سەرەتامان چەندێکە x زیرۆیە 2 وایە ئەمە x زیرۆیە 2 ئێت چەندێکە 2 بڵێن چەکەیمان ها چەند ڕۆیوە 2 ڕۆیوە جیاوازینەوانم دوانەیە 4 ماینەس 2 6 ماینەس 4 2 8 ماینەس 6 2 10 ماینەس 8 2 چەکەیشمان 2 کەی چەندێکە بۆ ئەم فڕمولی خوارەوە گەرم فڕمولی خوارەوە بەکاربێنین کەی چەندێکە کەی ئەکاتە x بڵێن x کە 2.4 ماینەس 2 دابەشی 2 2.4 ماینەس 2 کاتە چەند کاتە 0.4 دابەشی 2 کاتە 0.2 ئێستا ماتوانیەوەتە کەیمان هەیە ئەکە زیرۆمان هەیە ئەمە دێلتا وای زیرۆیە ئەمە دێلتا 2 وای زیرۆیە ئەمە دێلتا وای زیرۆیە ئەمە دێلتا 2 ئەمە دێلتا 2 وای زیرۆیە و هەروەها بەدەرە وای زیرۆیەکمان لەبیر چووە دێلتا 2 وای زیرۆ ئەمە دێلتا 2 وای زیرۆ ئەمە دلتا 2 وای زیرۆ دلتا 3 وای زیرۆ دلتا 4 وای زیرۆمانە هەمووی سفرن. ئێستا دیانی لە فۆرمولەکە دایێنین یا بەمەیان یان بەمەیان بەس بە ئەمەی سەرەوەدا بنین وای زیرۆ چەندێکە 9.68 دامان ناوەتەوە لە جێ خۆی ئەوەتە x چەندێکە 2.4 دامان ناوەتەوە لە جێ خۆی x زیرۆ چەندێکە 2 2 ماینەس 4 2 ماینەس 2 دابەشی 2 کەڕەتی چەندێ دلتاوای زیرۆی ئەمە 1.28 ئۆکەی پلاس دووەم دانا x 2.4 x زیرۆ چەندێکە 2 دامانەوە x چەندێکە 2.4 x1 چەندێکە 4 سێرکە لی دەرەکرێن سەرەتا تۆ لە ئەمانی دەرەکەی دی لەوانتریشی دەرەکەی تا ئێرە بێ لی دەرکەی بەڵام چونکە لێرا بێ بە سفر پێویست ناکاتێت تۆ زۆر بڕێ 2.4 کەڕەتی 2.08 دابشی 2 باشە یعنی تەنها سێ ڕستە پێویستە بنووسی ڕستەی ئەمە ئێچەکەت چەندێکە 2 توانی 2 بێ کاتەوە ڕستە دێتە 2 وای 3 سفرە ئیتر ئەو ڕستەکانێت لە پێویست ناکە بینووسی ئەمە ئێستەکانێ حەسێبیەکەی کاتە 9.926 2.4 کە کاتی ئێرە لە بینی دوو ژمارەی 9.68 و 2.98 کاتە 9.926 ئێستا بە ئەوەی کە ئالێرایە حەسێبیەکەی 8.7 حەسێبکردنەکە بەم شێوازەیە
هەر وەکو ئەوە هیچ فەرق ناکە تەنها ئەوەیە کە فەرقەکەی ئەوەیە ئێمە لە جیاتی ئێکسەکان کە لێرە 2.4 مادانا بوو لێرە 8.7 دانێ ئەم x0کەمان دووە یعنی ئێکسەکەمان 8.7 تەنها ئەوواکەین و لە کۆتاییە دایانی نەکاتە 14.28 اتفاقا ئەمە ڕاستە یعنی هەرچی من وتمان فۆروارد تەنها بۆ ئەوانەی سەرەوە بەکارهێنین بەڵام بۆ ئەمانەی خوارە بەش لێرە ڕاستە چون هۆکارەکەی ئەوەیە من پۆلۆنۆمیاڵە ئەمە پۆلۆنۆمیاڵێکی دقیقە و ئیشەکەمان بە دقیقی ئەداتی ئەمە هۆکارەکەی ئەوەیە بەڵام ئەگە پۆلۆنۆمیاڵ نەبووایە ئێرۆرێکی گەورەیەکیا بوو کە لە دواییایی بینن ئێگزامپڵی دوو بۆ ئەم داتایانە x وەرکە حاسیبەمان نییە xمان 0.1 0.6 1.1 1.6 2.1 بۆ ئەمانوێ ئیتوان x حاسێ بکەین پێشتر بەڵای مسلمانی هاتە حەسێبی کردووە دێتی ئیتوان x 0.1 ئیتوان xەکە کە 0.1 بێ ئیتوان x دەکاتە ئەمە و هەروەها بەم شێوازە بۆ 0.6 دەکاتەوە بۆ 1.1 کاتەوە بۆ 1.6 دەکاتەوە بۆ 2.1 کاتە ئەمە باش ئێستا ئاڵێت چی بدۆزەوە ئیتوانی 0.12 یعنی ئەوەیە کە بێتەم بینە E.22 ویکە بێتە ئەم بینە باش دووارە دێین هەوەتا خشتەکەمان بیناکەین x 0.12 یعنی xەکەمانەکە بێتەم بینە x0 کەمان چەندێکە 0.1 h چەندێکەکە 0.5 ها 0.5 0.5 جابێ 0.6 minus 0.1 کە کاتە چەند 0.5 1.1 minus 0.6 کاتە 0.5 2. هەمووی ئەبێم ئەم مودانە حتممە لەگەڵەکە یەکسان بن کەی ئەکاتە چەند کەی ئەکاتە ئەمە ماینس ئەمە دابەشی ئەمە 0.12 ماینس 0.1 کاتە 0.02 دابەشی 0.2 دابەشی 0.5 شیکە کاتە 0.02کە دابەشی 0.5 شیکە کاتە 0.04 کە یەکەمانم هەیە سام فەرمورە بەکارهێنی بۆ ئەوە یەکەم وای زیرۆ چەندێکە 1.152 1.52 کەی چەندێکە 0.04 کاڕەتی چەندێ دلتاوای دلتاوای زیرۆ دلتاوای زیرۆی 0.7169 ئەو کات ئەمەی تریشیان ئەمە دلتا دوای زیرۆی ئەمە دلتا سێوای زیرۆی بە دلتەمە بێ هەر چوار پێنج ڕستەکە بڕۆین و ئیتر ڕۆیشتووە ئاسانەتی ئەگەر لە مۆزوعەکە کات کەی بەکارهێنین ما ئەڕوا هەتا تەواو وای دۆزێتەوە توان 0.12 کاتی 1.1269 ئێستا بۆ دۆزینەوەی هەر بە فۆروارد کاتێکە یەکەمان بڵێن دووە ئیتوان دوو دووبارە هەر هەمان شت بەکارهێنینەوە لێرەوە دەست پێەکەینی نەخوارەوە وای زیرۆ ئەمەیە دلتا وای زیرۆ ئەوەتە کەڕاتی چەند کەڕاتی 0.1 کردێتە 0.4 یعنی بڵێن کەڕاتی بەڵێ نەعەفو کەیەکەمان چەندێکە کەیەکە لێرە زۆر مهمە با کەیەکە حەسێ بکەین سەرکە کەیەکە لێرە زۆر مهمە بۆەوە لێمان تێک نەچێ ئێکسەکەمان چەندێکە دووە ئەکە زیرۆکەمان چەندێکە 0.1
x minus x0 کاتە چەند کاتە 2 minus 0.1 باشە دابەشی 0.5 ئەکاتە کەی بکسانە بە 3.2 مەچە کە یەکە چەند گەورەیە چکە تو ئەمە دێنی ئالێرە دەرەکەی بەڵام لەمەکەی ترا ژمارەکەت ئالێرا بوو ئالێرە دەرەکەت کە یەکەت ژمارەیەکی زۆر بچووکە بوو و هەر بوو ئێرۆرە زۆر کەمە بێ بەڵام لێرە کە یەکەت زۆر گەورەیە لێرەوەیە بۆ ئێرە و ئەوەیە ژمارەکەت زۆر هینە بێت بڵێن ئەبوو هەماشتیش من لەوانەیە ئاماژەم پێ نەکرد بێ لێرە لێرەشە کە یەکە 3.35 لێرە کە یەکەت 3.35 بۆچی تۆ ژمارەکە لێرایە 8.7 لە x0 دەرەکەی x0کەت دووە کاتە 3.35 لێرە کاتە 3.8 ئۆکەی ئێستاکان ئێمە داێنین ئەوە وای زیرۆکەتە ئەکە زیرۆ کە بڵێن ئەمەکە لێرە داێنی 3.8 کەڕەتی چەندێکەکەی کەڕەتی ئەماکەی 0.7 کاکاتە 2.72 بۆ ئەمە ژمارەتی شار بۆ شێوازە بەڵام ئەمە لێرەیان دێنیشەکەی کەی ینی 3.8 دەکات کەڕەتی 3.8 ماینەز یەکەکەتە 2.8 ئەمانە بە لە یەک کەڕەتکەی ئەم جار کەڕەتی چیەکەی ئەمە یەکەین 0.4652 کەڕەتی ئەوە یەکەین ئەم جار دابەشی چیەکەین دابەشی 2 فاکتۆریل یەکەین لە کۆتاییان نتیجەکەمان نەکاتە 7.39 کە تا ڕادێکی زۆر ڕاستە وە کارەکەیشی ئەوەیە کە بڵێن ئەکسپۆنشیال تا ڕادەیەک وەکو هینوایە ینی وەکو پۆلۆنۆمیالێکی دقیق وایە کە کارەکە بەڕێوە بە بەڵام هەمیشە بەو شێوازە نییە لەسا بۆ نمونە شتێکتا بێ بڵم ئەخت باشە شتێک لێرە لە بیرم نەچێ ئەویشەوەیە ئێمە بەسی فەمەستون ئەمەیە لە فۆرواردە ئەمانەی تر هیچیشمان پێ نییە بەڵام بێ حەسیە بکەین بۆچی چونکە دانە بەدانێن تەسیریان هەیە لەسەر ئەمە مەسەلەن ئەمە تەسیری هەیە لەسەر ئەمە تەسیری هەیە لەسەر ئەمە تەسیری هەیە لەسەر ئەمە تەسیری هەیە لەسەر ئەمە بەڵام خۆی نایەتە حیساباتی کۆتاییەمەوە ئەمە تەسیری هەیە لەسەر ئەمە تەسیری ئەمە تەسیری سەر ئەمە تەسیری لەسەر ئەمە بەڵام ئێمە هەپاش ئیشمان ئابم منەیە بەم ڕیزەیە دا فۆرواردە ئێستا سێرکەن مەسەلەن بۆ ئەوەی کە بزانێکن هەمیشەوانیە سێریێرە بکەن ئەمە ئەکسەکانمان 2 3 4 5 6 تا کۆتایی خشتەکەمان حەسیە بکەین دروست کردووە باشە ئۆکەی ئێستاکانە بمانەوێ ئەکسی دوونی و بدۆزین ینی وای بۆ دوونی و بدۆزینەوە دوو لێرایە دوونی و لێرای باشە دوون و لێرای بیدۆزینەوە ئەکاتە چەند ئەکە زیرۆکەمان دووە دوو لە دوونی و دەرەکەین باشە ئەچەکەمان یەکە دوو ماینەسێ یەکەکە سێ ماینەس چوار ماینەسێ یەکەکە 5 ماینەس هەموو یەکەکە ئێچەکەمان یەکە ئەکە زیرۆکەمان دووە ئەکسەکەمان دوو نیوە ئەو دوو خاڵێکەی دۆزینەوە لێرە ئۆکەی لێک دەرێکین کە یەکاتە 0.5 ئێستا بمانەوێت ئفی دوونی و بدۆزینەوە هەر بە پێی پێشوو ئەوە وای زیرۆکەمانە دایەنینەوە ئەمجار جلتا ڕستەی دوای خاتە کەی دلتا وای ئەو دوو بڵێنە کاتە 0.5 کارەتی یەک کاکاتە 0.5 ئەو وەختەکانە بۆ ڕستەی دواییش کە ئەمە سێیە ئەبێ ئەو کۆفیشنتە بین حەسیە بکەین ئەم کۆفیشنتە باشە کاتە داتەوە زەربیەکەی و بۆ سێڕستەکە تێژ حەسیب یەکەی شتێکی ئاڵۆزێکی زۆر سادەیە حەسیب یەکەی و نتیجا کاتە ماینس 0.25 سە ناکەوێتە بینیم داتایانە ڕکامە بێ بین یەک و دووە بەس دوێشاکەی نییە باشە طبعا ئەمە فانکشنێکی ناسراوە ئەمە لەم فانکشنەوە هاتووە لە گاماوە گاما فانکشنەوە هاتووە گاما فانکشنی یەکسانە بە x ماینەس 1 فاکتۆریال بۆچی نییە
هۆکارەکەی ئەوەیە کە ئەم فانکشینە بە شێوازێکی زۆر خێرا بەرزە بێتەوە مەشەکە ئەبێت تا ڕادێن ئەو ژمارانەی تۆ نۆرمن نزیک بن لە یەک خێرا بەرز نەبێتەوە ئەمە زۆر بە خێرایی دایڤێرجەکە زۆر بە خێرایی دایڤێرجەکە لە یەکەوە لە پڕ 120 زۆر بە خێرایی دایڤێرجەکە و ئەوەیە کە ینی درستت ناداتێ بۆ هیچ کامیکیان یعنی نە لە بەگواردا نە لە فۆڕواردا ئەبێ حتمما بەو هینەکە بەو شێوازە بێ کە هینەک